سلااو لێ بە نەخشەخان سلااو چۆنی تەندروستی باشی ماشەڵڵا لێ بە شانازی پێوەکەین پارێزگاری کوچەمانێ زۆر سپاس ئێوەشی شانازی چاوەکەم زۆر سپاس زۆربەی پارێزگارەکان ئێمە ئەیان ناسی بەڵام پرۆفایلی نوخشە ناسیح بۆ خەڵک زۆر وازەح نییە زۆر کەس نەیناسێ وەکو ینی ناوم چییە؟ بەڵێ لە ڕووی خێزانیەوە خەریکی چ کارێکی؟ بەڵێ من ناوم نوخشە ناسە ئەحمەد ڕۆستەمە دایک و باوکم هەردووکیان هەورامی منیش هەورامیم و خەڵکی گوڵپین ئێستا خۆم خێزاندارم دوو کچی جوانم هەیە نەماخان و نواخان چیتر باش تەمەند درێژ بن ئینشەڵڵا یەکەم ژنە پارێزگاری عێراقی یەکێک بووی لە خان مەقایم قامەکانیش ئەمە چه هەستێ بوو بۆ تۆ؟ بەڕاستی زۆر خۆشحاڵم لە هەمان کاتە ترسیشم هەیە بۆ لەبەرەوەی بەرپرسیاردەکە گەورەیە ئاسان نییە تۆ زۆر جار خەڵکی ئەوەی بڵین عەرەبەکانە بینم ئەڵێن تۆ لە تاریخی هەموو عێراقا یەکەم ژنی خۆشە بەلامەوە بەڵام بەرپرسیارەتەکەش زۆر گەورە بێ لەسەر شانم بۆیە وەکو کچێکی کورد وەکو کچێکی هەڵەبجێ و هەورامی ئەبێ ئیسپاتی ئەوە بکەم کە ژنان خۆتەزانی لە هەڵەبجەیە ژن پێشەنگ بۆ شتێکی تازە نییە بۆ ئێمە یەکەم ژنمان کە 110 ساڵ پێش ئێستا قایمقام و حاکمی سیاسی بووە یەکەم ژن کە چۆتە ناو بازاڕی کارەوە لە هەڵەبجە بووە یەکەم ڕاگەیاندن کارمان کە ئێستا لێرێ و ئەوە سەی نمونەیەکی کەی جوانی وەکو تۆ هەر ژن بووە پێشەنگ بووین لە زۆر شتە بە زۆر خۆمان دەرنەخستووە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەمووی ژنن ئێستا کۆمەڵی خانمی جوان و بەتوانە هەر بەڕێوەبەری گشتین بەڵام ئەبێ خەڵک پرسیارکە ئایا ئەم ژنانەی هەڵەبجە چۆن توانیویانە ئەگەر براکانمان خاڵمان باوکمان کەسوکارمان ئەمەیان پێ قبول نەبێ ئێمە نەمانەتوانین بۆیە من دەستخۆشی ئەەکەم لە هەموو پیاوانی سنووری پارێزگای هەڵەبجە بە براکانم بە خاڵم بە مامم هەموو ئەوانەی کە لێرن کە هانی ئێمەیان ناوە کە متمانەیان بە ئێمە کرد ئێمە بتوانین شان بەشانیان خزمەتی خەڵک بکەین و دوجاری ژێمە بۆ خزمەتی خەڵک و بەتایبەتیش بۆ هەڵەبجە بۆ کەسوکاری شەیدانی ئەوە پرسم هەر بەڕاستی پارێزگاری قورسە؟ خۆی من پێم وایە هەموو ئەرکێکە پێتە سپێرێ ئەگەر پارێزگاری بێ ئەگەر بڕێچکو من زۆر خۆناغم بڕیوە خۆتەزانی پێشتر بڵین ئەفسەر بووم دواتر بەڕێوەبەری ناحیە بووم دواتر قایمقام بووم هەموو قۆناغانەشی هیچی ئاسان نەبووە نازانم هەرتۆزێ خۆم نەک بڵم حەزم لە کاری قورسە حەزم لە کارێک بووە کە جێپەی ژن دیار بێ و جێدەستی دیار بێ بزانن کە ژنیش دەتوانێت و متمانەی بەخۆیەتی خۆشبەختانە تارە هێناومانە و لەم سەردەمەیە تۆزێ قورسە پارێزگاری بۆ لەبەرەوەی من ئێستا ئەمەوێ زۆرترین پرۆژە بکەم زۆرترین کار بکەم بەڵام بەخۆی قەیرانی داراییەوە زۆر جار دەست و پەنجەمان گیراوە بەڵام ئەبێ من زیاتر هەوڵ بەم شەڕی بۆ بکەم لەبەرەوەی چاوەکان وەکوتە هەمی لەسەر منە لەبەرەوەی ژنم اینجا با شتێکی تر بپرسم ئەم ماوەیە نەماخان زۆرە بینین خێری زانکۆی ئەمریکی بنووسێ لە تەخەڕوجەکەیەوە لەو کاتەوە زۆر کێوێتە بەرچاو بەڵام کچەکەی کێت خەریکی چییە؟ کچەکەمە خوێنەکارە لە مەرحەلە سێیە بەڕاستی بۆ بابەتی نماخانیش من لێرەوە تەوان دەستخۆشیەکەم لەوانەی کە بە شێوەیەکی جوان دەریان خستووە بەڵام نیگەرانیشم لە یەکشت زۆر جار ئێمەی بەرپرس کە مناڵەکانمان دەرنەخین ئەڵێ مناڵەکانیان فرعونە کاتێک کە مناڵەکان دێنتە ناو کۆمەلگاوە من بۆ هەموو چالاکیەکان خۆیان نیەن نەک پێیان بڵێم وەرن نما ڕێکخراوێکی هەیە قازان نەویستە فەندێکی وەرگرتووە بە دەستخۆشیەوە ئایکیو هاوکاری کردووە یعنی هیچ پارەیەکی حکومەتی نییە وەرنەگرتووە لەگەڵ کۆمەڵێک گەنجی خۆبەخشە لە ڕێکخراوەکەی خۆی و لە زانکۆی هەڵەبجە هاتوون شت تەوزیعەکەن هاتوون خۆڵ پاکەکەنەوە بەڵام هەنێ میدیا بینی بە جۆرێک ئەڵەن کچەکەی نوخشە خۆ من شانازی پێوەکەم کچمە بەڵام ئەگەر تۆ ئەتەوێ گەنجێک پێشکەوێ ئەبێ دەستخۆشی لێ بکەیت ئەبێ پێشی خەیت ئەوە نمونەی کچەکەی منە لەوانەیە هەزار گەنجیکە هەبێت بیانەوێ ئەم وڵاتە پاک ڕاگیرێ یعنی تۆزێ نیگەرانی هەبوو ئێوت میدیاکان یعنی ئەوان زۆر تەرکیزەکەنە سەر شکڵی ڕاستە ئەو ئیشەکات با زۆر تەرکیز نەکەنە سەر شکڵی ڕاستە زۆر مەشغوڵی کاری وەکو لە ئەفسەریەوە پێ هاتووی تا پارێزگاری چۆن توانین تەدایکاتی بۆ کچەکانە بکەیت؟ وەڵی من تەوان سەرەتا سوپاسی خێزانەکەم مەکەم و سوپاسی هەردوو کچەکە مەکەم بیرمیە کە ڕسمی تەخەڕجی جامیعەم بوو لە بەردەم مابوون مناڵ بوون کۆلێژی سەربازیم تەواو کرد هەر مناڵ بوون لەگەڵ خۆما گەورەم کردن یعنی هاوکارم بوون دایکم ئەوان هاوسەرەکەم و ماڵ خەزورانم زۆر هاوکارم بوون هەتام لە حەزەیەشی پێوە بێ بەڵام هەمیشەڵە من پێشبڕکێم کردووە لەگەڵ کاتە
یعنی هەوڵم ماوە کاتیش لەگەڵ ئەوانە بەسەر ببەم و کارەکەشم بکەم و ئەوانیش تەقبولی ئەویان کردووە کە ئەرکەکەی من قورسە بێ خزمەتی کوردستان بکەم خزمەتی هەڵەبجە بکەم بۆیە زۆر ئەرکیان لەسرم نەبووە هاکارم باکۆ تا پرسیارم بکەم کاتێ چوار پارێزگارەکە چوونە ئێران لەوێ ڕسمێکی دەرکەوت بە بێلەچەک زۆرترین کاردانەوەی لەسەر هەبوو ئەوە چۆن ئەوە بەداخەوە یەکێک لە پارێزگارەکان زۆر نابەرپرسیارانە و ڕسمی منی بڵاو کردبەوە ئەگینا من لە کۆماری ئیسلامی ئێران بۆ من زۆر گرنگە و پەیوەندێکی زۆر باشم هەیە لەگەڵیانە و زۆر ڕێز لە منەگرن و لە سەردانەکەشما زۆرترین ڕێز لە من گیراوە پارێزگاری ژن و من تەنها پارێزگاریش بووم کە مەلەفێکم پێ بوو تەقدیمی سەرۆکۆماری ئەوێم کرد و دەنگی هەڵەبجەم گەیان بەڵام ئێمە لە کاتی نان خواردنە کە دوای هەموو کۆبوونەوەکان هەر چوار پارێزگارەکە دانیشتوون یەکێک لە پارێزگارەکان یعنی ئێمە ئێستا من و تۆ لێرە مقابلەکەین بەڵام دوای ئەوە ئەچین نانە خۆین و بەیەکەوە ڕسمێکە گرین لەوانەیە بڵاوکردنەوە نەبێت ئەوەی بڵاو کردبووەوە بۆیە ئاساییە ڕەخنەکان من بە ئاسایی وەریەگرە لەگەڵ پزیشکیان بە کوردی قسەتانەکە بەڵێ بە پزیشکیان بە کوردی قسەم کردو و بە کوردیش جوابی یامەوە و فعلا ئەو بەڵێنەشی کەیا ئێستا وردە وردەوە خەریکە چێتە بواری جێبەجێ زۆر باشە دەستەکان خۆش لە کاتمان